دوێنێ و ئەمڕۆ واتە بەرواری 1/8 لەلایەن بەشێک لە شێوەکارانی کوردستانەوە بە ڕۆژی جیهانی شێوەکاری با بڵێن لەلای ئەوانەوە دیاری کراوە و دوێنێ ڕۆژی شێوەکاریە و چەند چالاکیەک بەڕێوەچوو کە ئەم چالاکیانش لە کارگەی کللتور واتە هەتا ئەمڕۆ بەردەوامیە بێت جا هاوکارمان ڕەوەند دوێنێ بڕگەیەکی بۆ ئاماجە کردوین لە نێو چالاکیەکانەوە با ئێمەش بەیەکەوە بینەری ئەو بڕگەیە بین. سڵاوتانە بێ ئەوم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ ڕەنگەکانە دوێن و فڵچەکانیش چیرۆکە گێڕنەوە لە هەمان کاتدا ئاواز و میوزیک و گۆرانی ڕەسەنی کوردیش لەگەڵ جوڵەی دەستی نیگارکێشەکان تێکەڵ بەیەکە بن. ئەمڕۆ ڕۆژی تابلۆی لە شاری سلێمانی و لە کارگەی کەلتور چەندین نیگارکێش لێرە کۆبوونەتەوە کە هەندێکیان بە تابلۆ ئامادەکراوەکانیان بەشدارە بن و هەندێکیشیان ڕاستەخۆ لە بەردەم بینەراندا تابلۆکانیان ئەنەخشێنن. ئەمڕۆ تەنیا بە ڕەنگەکانەوە ناوەستێت بەڵکو و گروپێکی میوزیکیش بە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی ئەم بۆنەیە ڕەنگا و ڕەنگتر و جوانترەکەن. لەگەڵمان بن پەیامی هونەرمەندان بەشداربووانی ئەم بۆنەیە وەرەگرن. مامۆستاجان سڵاو لەبێت بیرۆکەی سازدانی چالاکیەکی لەم جۆرە چالاکی ڕۆژی تابلۆ بۆ چێگەڕێتەوە؟ دیارە لە سەراستی نێودەوڵەتیە ڕۆژێک هەیە بە ناوی ڕۆژی هونەر کە 15 نیسانی هەموو ساڵێک ڕێکخراوی یونسکۆ دایناوە. من بیرم لە ڕۆژەکە کردەوانە چۆن ئەم بیرۆکەیە بیکوردێنم. ئێمە هونەرمەندێکی کورد هەڵبژێرین یەکێک لە هونەرمەندانی کە بڵێن کاریگەریەکی زۆری لە سەرژانی هونەرمەندان هەیە هی ئەو بکەینە سەرەتا بەناوی هونەرمەندانە بەڵام بەناوی تابلۆوە. ویستم ڕۆژەکە ببێتە ڕۆژێکی ڕسمی بەڵام کاتێکە پرسیارم کردوتیان ئەو ڕۆژ ڕسمی پەرلەمانی کوردستان نەیەت ئێستاش پەرلەمان بڵێن نەکەوتۆتە سەرکار لەبەرەوە بیرۆکەکە دواکەوت دوای بیرم کردەوە با هەر پرۆژەکە بکەین. ڕکلەممان کرد بۆ ئەوەی کە ئێمە پرۆژێکی واکەین بە ناوی ڕۆژی تابلۆوە هەڵ ڕەخساندنە بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی بەبێەوەی هیچ لەمپەرێک هەبێ کێ ئەتوانێت نیگارکێشان بکات بەبێ بەشداری بکات. بە دڵخۆشیەوە زیاتر لە 35 هونەرمەند بە تەمەنی جیاواز و ئاستی جیاواز بەشداریان کردووە. کارەکە هەڵ ڕەخساندنە بۆ ئەوەی جاریکە هەموو دەرگاکان لەسەر هەموو کەسەکان بکرێتەوە لە هەمان کاتە دەرگایەک بێ بۆ بە کللتورکردنی تابلۆی هونەرمەندانی کورد. تۆ لە جاتیەوەیەکی تابلۆیەکی کۆپی سینی یاخود ئێرانی یان تورکیا کڕیت وەرە تابلۆیەکی هونەرمەندێکی شارەکەی خۆت بکڕا. لە هەمان کاتە بیر بکەینەوە بە هەمومانەوانە بۆ ساڵی داهاتوو کە ئەم ڕۆژە بێتە ڕۆژێکی فەرمی و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کاری بۆ کرێت چی بکەین باشترە. بیرۆکەکە ئەوەیە. بەخێر بن سەرچاو وڵاهی من وەکو خۆم زیاتر مامۆستای هونەرم حەزەکەم لە ئیشە هونەرەکانە بەشدار بم. ئەم ڕۆژۆک و چالاکیەکی ڕۆژی تابلۆ حەوڕەنگە داینابوو حەزم کرد بەشدار بم وەکو مامۆستایەکی هونەر. دەستخۆش ئەکرێت باسێکی تابلۆکانی خۆت و وەستایلی کارکردنی خۆتمان بکەیت؟ وڵاهی ستایلی کارکردنم زیاتر خسۆتە چوارچێوەی شتە کۆنەکانی سلێمانی بۆ نمونای دەرگا کۆنەکانی سلێمانی پەنجەرە و دیزاینە کۆنەکانی سلێمانی حەزەکەم بە زیینوێتی بێ هەڵمەوە بۆ ئەوەی لە دیدی بینەر و تەلەبەکانیشما بمێنێتەوانێ. ئەم چالاکیە پێتان وایە نەک ئەم چالاکیە چەندین چالاکی هونەری تر گڕوتینیە گەرموگوڕیەک بە هونەر ئەیات بە تایبەت لە شاری سلێمانیە؟ بەتەئکید سلێمانی واتە چالاکی و گەرموگوڕی لە هونەر و ڕۆشنبیریە بەردەوامیش لە هەموو زروفەکانە سلێمانی هەر چالاکی خۆی هەبوو و گەرموگوڕی خۆی پێوە دیار بووە.
ئەمڕۆ بێگومان زۆر خۆشحاڵن کە کۆمەڵک شێوەکارانی سلێمانی بەشداری ڕۆژێ تابلۆیە کە ئەمە یەکەم فعالیەیە بەڕاستی لە سلێمانیە دەبێ هیوادارن لە داهاتوودا بە شێوەیەکی زۆر جوانتر ببێ. طبعا نزیکی هەفتا شێوەکار بەشداری ئەم فستیڤالانە با بڵێن دەتوانم ناوی بکەم فستیڤال بەڕاستی لە ڕێداهاتوودا دەبێت ملتەقایەکی گەورە ئینشاءڵڵا لەم ڕۆژەدا کە ڕۆژێ تابلۆیە بەڕاستی ئەزمموی باش بینیم ئەزمموی باش چکرد با بڵێ تااقاتی مهم پیشاندان و دەتوانن لەم چالاکیانەدا استیفادەی لە تەجروبە یەکتری بکرد و بێگومان سلێمانی نەدووری ئەم شتانەیە سلێمانی بەڕاستیانی پایتەختی ڕۆشنبیریە پایتەختی هونەرە پایتەختی سەقافەتە پایتەختی سینەمایە و ئێبە دووبارە ئەکەبیانی زۆر خۆشحاڵن کە بەشداری ئەم فعالیا بود و لە داهاتوودا بێگومان شتی باشترە کرد ئینشاڵڵا. دەستی خۆش بێ بە دوو تابلۆ بەشداری تابلۆیەکیان کە پێشتر ئامادەت کردووە تابلۆیەکیشان لێرە نەخشانوتە باشە هەستت چییە کە تابلۆیەک لێرە بنەخشەنیت لەبەردەم بینەرانە و لە چالاکیەکی لەم جۆرەیە. بەڕاستی تابلۆیە کە ڕاستەخۆ کێشانە ئەو تابلۆیە طبعاً جیاوازی هەیە هەم با بڵێن کەشوهاوەکە تۆزەک لە باردیە تۆزەک شێوەکار بە ترسیش دەکە ژنێکی کوردیە طبعاً ئەوەکو دیارە بە شێوەیەکی تعبیری کێشامە ئەم طیباعی تعبیری کێشامە و ئەم نەوعە تابلۆیانە من زۆر مرتاحم تیا بەڕاستی یعنی هەم دەستم لەسەر چووە و هەم دەتوانم بچم ناو ئەو کەلەپورەی کوردی کە توانم بە شێوەیەکی جیاواز پیشاند بنە بۆ بینەران. تابلۆیە دووەم ئەوەی کە ئێستا لەبەر دەستمانە ئەمە تعبیر لەسەر فەلسفەی شێعری مەلای جەزیریەکە بەڕاستی ئەمە یەک تابلۆی لە سلسلەی تابلۆکانی تر کە 27 تابلۆ بوون لەسەر 27 بەیت شعری مەلای جەزیری دروست بوو و لەسەر فەلسفەی تەسەووفی مەلای جەزیری لەم تابلۆیاد زۆر شتی دیارە خۆشەویستی مەلای جەزیری لە شوینێک دیارە بێزار لە شوینێک دیارە کێفخۆشە خۆیژی و خۆشیعرەکانی خۆی دیارەکە بە شێوەیەکی کەلەپۆری و بەڕاستی ئەم پێشنگایە ئەوەی ئەو پێشنگایە کە ئەم تابلۆیە یەکێک لە ئەوانە بوو دیراسەیەکی باش 6 مانگ تقریبا لەسەر تابلۆی مەلای جەزیریم کردی اینجا دەتوانم بە شەرحەوە بە ئەوە هەر یەک بەیت شعری بکەم بە یەک تابلۆ و بێگومان ئەم تابلۆیانە لای من بەڕاستی با بڵێن بەرهەمێکی تایبەتە بە من بە هیچ بەو شێوازەی لەسەر تەختی کۆنەوانادە بە هیچ جاران ئیشم نەکردیە بەڵام پێم باش بوو کە تەختی کون کە لەسەر ئیشیکەم بێگومان تعبیری زیاتر لەسەر هەستێکی ڕەسەنایەتی ئەدە و دووبارە زۆر خۆشحاڵم بە بەشداربووماندا پێشەوە. تادرن چاوەڕێم کردی دوێنێ تادرن چاوەڕێم کردی کوێراییم دات هەوری لار گۆڕانە بوردی. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم ڕۆژە پیرۆزە بەلای منەوە من ناوم ئاەیە خوێندکاری بەشی ونەرە جوانەکانم خۆناغی چوارم ئەمساڵ بە پێویستم زانی کە بەشداری ئەم پێشانگایە بکەم و یەکەم جارمە بەشداری پێشانگایەکی ئاوایی بکەم دەرەوەی مەحەد بێت دەرەوەی پێمانگا بێت. باشە بەشداریکردن لەم جۆرە چالاکیانەیە بەشداریکردن لە پێشانگا هونەریەکانەیە تا چەند گرنگە بە تایبەت بۆ خوێندکارێک کە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان و بەشی شێوەکاری. بەلای منەوە زۆر گرنگە ئەستا من و خۆم ئەمە بێ بە ئەزمونێک بۆ خۆم کە لە داهاتومان بێ یەکەم جار ئەزمونێکە بەشداری پێشانگا بکەم وام لێکا کە زیاتر ئاشنابم بە خەڵکی خۆمان و ئەو هەموو هونەرمەندانە ئەبینە چوار دەورێت دەرفەتێکی وا بۆ ڕەخسێت کە بتوانی قسە لەگەڵ ئەمیانە بکەی ئەم هەموو هونەرمەندە بتوانانانە بناسی تر بۆیە من بە زۆر بە پێویست ێزانم کە هەچ کەسێکە هونەرمەندە بەشداری ئەم پێشانگایانە بکات. باشە وەکو پێویست پێشانگا و چالاکی هونەری هەیە؟ وڵای وەکو پێویست بەڕای خۆمەوە ستەکەم نییە لە بەرەوەی بەجددی گرنگیەکی وا نادرێ بە هونەر کە زۆر پێویستەکە گرنگی پێ بدرێ وەک لە شتەکانی تر کە هەیە لە وڵاتی خۆمانە کە وەکو بزانی لە ئەوروپا و ئەو وڵاتانی ترەوە زۆ گرنگی بە هونەرە درێ بەڵام بەداخەوە لێرە ئەو گرنگی پێ نادرێت. قولي داوم
هونەر چۆن نەچرکە ساتێک لە دایکە بێت ئاواش کاریگەریەکەی بۆ هەمیشە ئەمێنێتەوە و چیرۆکی ئەم تابلۆیانەش لێرەیە کۆتایی نایەت. هیوادارین نمونەی ئەم چالاکیانە لەم شارەیە زۆرتر ببێت. هەمیشە شاد و بەختەوەرە.